بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت میادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ میوانەکەشم با سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئەبێت جەنابی دکتۆر تارق نووری بەڕێوەبەری یاساییشی هەولێر دیارە ببورن ئێوەی بینەری شاگەدارن باسی ڕۆژی ئەمڕۆ تایبەتە بەو هێرشە یاخود بەو کردەوە تێرۆریستیەی بەیانی ئەمڕۆ کرایە سەر بینایی پارێزگای هەولێر لەلایەن سێ تێرۆریستەوە کە دواتر هەرسێکیان لە کاتی ڕوبەڕووبوونەوەکاندا وەکو ئاماژەی پێدرێ بە شێوەیەکی خاو بەڕێوەیان بردووە بۆی کەمترین زیانە بێ هەرسێکیان کوژراون. من ئەم شەو لەگەڵ جەنابی بەڕێوەبەری یاساییشی هەولێر مەبەستمە لەسەر کۆمەڵێک پر زۆر بە کورتی بۆ ئێوەی بینەر ئاماژەی پێدەم ئەو قسانەی لە ناو خەڵکە کرێت ئاسایشی هەولێر وەڵامی چییە؟ ئایا ئەم کەسانە پێشتر پێشینەی کار و کردەوەی لەم جۆرەیان هەبووە و ئایا لێرە بەدووە بڵین ڕێکارەکان ڕێوشوێنەکان بە شێوەیەک بەڕێوە ئەچێ بۆچی لە تەواوی شارەکانی دیکەی کوردستانیش ڕێوشوێنی ئەمنی تونند و تۆڵ گیراوەتە بەر ئایا ئەوەی پێویستە کە بینەر بیزانێت من زیاتر ناڵێم لەگەڵ جەنابی دکتۆر تارق نووری بەڕێوەبەری یاساییشی هەولێر دکتۆر من ئەم شەو مەبەستمە کۆمەڵێک پرسیار بکەم وەکو ڕاگەیاندنکارێک کە مەبەستمە وەڵامی بزانم بەڵام ئەو پرسیارانەی کە لە چوارچێوەی ئەوەدان کە وەڵام بدرێنەوە زیانی نییە بۆ ڕێڕەوی لێکۆڵینەوەکان زیانی نییە بۆ ئەوەی پێوترێت ئەمنی قەومی ئێمە مەبەستمانە وەڵامیان بزانین زیاتر لەوەمان ناوێت. سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە دیارە پێم خۆشە ئێوەش لای خۆتانەوە وەکو بەڕێوەبەری یاساییشی هەولێر باسێکی کورتی ئەوەی ئەمڕۆ ڕوویدا بۆ بینەران بکەن بۆی من یەک بە یەک پرسیارەکانم لە جەنابەت بکەم فەرموو. سڵاو لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی خۆشەویست ئەوەی ئەمڕۆ ڕوویدا ئەوە بوو لە کاتژمێری 12 دقیقە سەر لە بەیانی سێ کەسی چەکدار هێرشیان کردە سەر پاسەوانەکانی خاڵی بەردەرگای پارێزگای هەولێر و چوونە ناو بارەگای پارێزگای هەولێر. ئەوە بوو دوای ئەو ڕووداوە بە شێوەی ڕاستەوخۆ هێزەکانی ئاسایشی هەولێر و هەروەها بە هاوکاری لەگەر هێزەکانی دژەتیلۆری هەولێر دژەتیلۆری گشتی چوینە هێزەکانی خۆمان تەوزیە کرد لە چواردەوری و لە ناو بارەگای پارێزگای هەولێر. ئەوە بوو لە هەر لە سەعات یەکەم ڕاتوانیمان لە زیاتر لە 1970 ناو بارگایەکە کۆنتترۆل بکەین و توانیمان هەر سێ کەسەکە لە زاویەیەکی بسووک عەسر بکەین و لەبەر سەلامەتی کارمەندەکان بەڕاستی مەبەستمان بوو کە هیچ کارمەندێکی ئاسایش شەهید نەبێ و هیچ هاوڵاتیەک زیانی بەرنەکەوێ احتیوایان بکەین. ئەوە بوو بە شێوەیەکی سەلس بە شێوەیەکی نیزامی و پرۆفیشناڵی توانیمان احتیوا بکەین و هەر سێ تیرۆریستەکە بکوژین و عملیەکە کۆتایی پێبێت و ڕەوشی شاری هەولێر ئارام بێت وەکو خۆی. بەڵێ دکتۆر مەبەستمە کۆمەڵێک پرسیار هەیە کە یاخود کۆمەڵێک باس و خواسەیە ئەمڕۆ و ڕوژێنراوە ئێوە جەنابتان وەکو یەکێک لە کەسە گرنگ و پەیوەندیدارەکان بەوەی ئەمڕۆ ڕوویداوە وەڵامی بدەنەوە. یەکێک لەو پرسیارانەی کە ئەکرێ وتر ناکرێت بە سێ کەسی بێ ئەزمموی دەمانچە بەدەستی پەرژین بێت لە ڕووی ئێوە و بینەران نەعەل لە پێ بینایەکی ئەستیاری وەکو پارێزگا کۆنتترۆڵ بکەن. ئێوە وەڵامتان چییە؟ ئەو سێ کەسە کە دەرەی بە سێ کەسی بێ ئەزمون بوونە نەخێر سێ کەسی بە ئەزمون بوونە لە ڕووی بەکارهێنانی چەک مەدەڕەب بوونە و ئێمە ناو عملیاتەکان بەشدار بووین دەماندید چۆن چەک بەکاردێنن. ئەوانە ڕۆمانیان پێ بووە و دەمانچیان پێ بووە و هەروەها لەبەر دەرگا دەستیان گرتووە بە سەرچەکێکدا و لە ژوورەوەش
کە کۆمەڵک مەغزەنی فیشەک و شتواشیان دەستکەوتووە کە پۆلیسەکان نقطەی ژوورەوە ئەوانە بەکارهێناوە و لەوێن درێژ ناو بارەگاکەی ئەو بارەگایە ئەوە بوو سوون پێش هەموو شتێک هاوڵاتێکی سڤیل کە کاری کارگوزار و چایەسی بوو لە پارێزگای هەولێر ئەویان شەهید کرد و پاشتریش هەندە تەقەی عاشواییان دەکرد لە ساردەوری بارەگای پارێزگا تاکو ئێمە بەدەستیان بەسەریان ڕاگەیشتین وەکو ئێمە هەمومان دەزانین پارێزگای هەولێر فەرمانگەیەکی مەدەنیە و ڕۆژانە سەدان کەس سەردانی ئەو فەرمانگەیە دەکات بۆ ئەوەی هەر گیرروجێبچێکی هەبێتن دەربارەی شارەوانی دەربارەی کارەبا دەربارەی ئاو هەر گیرگوفتێکی ڕۆژانە هەبێتن خەڵک سەردانی پارێزگا دەکات پارێزگا هەردەستێ بە تەسێکردن لەگەر فەرمانەکانی تایبەت بەخۆی تاکو کاروباری هەوڵاتیان ڕاپەڕێنێ و ناکرێ ئێمە هەموو فەرمانگەیەکی مەدەنی بکەینە مەعەسکەر و بکەینە شوێنی ئەمنی کە خەڵک نەتوانی بە ئاسانی پێی بگا و بە چەندین پشکنین و چەندی پرسکەدا بڕوە ئەوەی لە پێش پارێزگای هەولێر بوو خاڵێکی پشکنین بوو حرەسیات بوو کە ئەو کاتە پۆلیسێک لە عراسەتدا بوو و پۆلیسەکان تر لە پشتەوە بوون ئەوانە بە زووترین کات هەڵدەستن بە بریندارکردنی ئەو پۆلیسەکەوایان زانی کوژرایە بەزێ دێنن کە بریندار بووە و ڕاستەخۆ ڕوو دەکەنە ناو پارێزگای هەولێر لە دەرگای پێشەوەیدا و بەسەر یاخوان ناو پارێزگای عەشار دەکەن. بەڵێ کەواتە دکتۆر تاریق ئەم کەسانە یعنی دوو تەفسیری بۆکرێ یەکێکیانە وترێت لەبەر ئەوەی پێشتر دەستگا ئەمنیەکان ئاگادار نەبوون ئەمە بەڵگەی ئەوەیە کە خۆیان کردویانە لەلایەکی تریشەوە ئەڵێن ئەمانە لە دەرەوەی کوردستانەوە ئاراستە کراون چکە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا خەڵکی مدەڕەب و ئەزموندار و شارەزا بوون زانیویانە چۆن هەنگاوەکانی خۆیان یەک بە یەک جێبەجێەکەن. ئەکید بێگومان ئەوانە لە دەرەوەی کوردستانەوە ڕاست پێدراون ئێمە ئەوە یەکەم زۆر جاران ئێمە هەندێک تۆڕی تیرۆریستی دەگرین بەڵام لە ڕاگەیاندنەکان ئەلانی ناکەین پێش 2 هەفتە لەمەوبەر مامۆستایەکی ئاینی دەستگیرمان کرد و لە شاری هەولێر کە پێشتر مامۆستای ئاینی بۆ دوای دوور خراپەوە لە خوتبەدان ئەوەش لە دامانە دادگا لە پێش دادوەری لێکۆڵینەوە احترافی کرد کە لە هەولێر بەیعەتی داوە و ڕەبتی هەبووە بە چەند تۆڕی تیرۆریستی لە دەرەوەی هەولێر لە شارەکانی ژێر ئەو کاتێک ژێر دەسەڵاتی داعش بوون و هەروە هەتا ئێستا کە ئەرتباطی مابوو ئێمە دەستگیرمان کرد و چەندین خەڵکی شەیە ئەوانەش یەکێک بوونە لەو خەلایەنە کە هەستانە بەو کارە ئەکید پێشتر سوکو ئێستا کەسیان نماوە لەیان پرسین بەڵام ئەکید پێشتر تەدریبیان کردو لەسەر بەکارهێنانی چەک لەبەر ئەوەی ئەویان پێوە دیار بوو کە شارەزایان هەبوو لەسەر بەکارهێنانی چەک. باشە کەواتە ئەکرێ بڵێین یاخود ئێوە هێندەی لێکۆڵینەوەتان کردووە ئەکرێ بوترێت کە داعش بوون؟ ئێمە بەڵێ ئەوانە بە ڕاشکاوانە دەڵێن ئەوانە سەر بە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی داعش بوون. باشە ئەم کەسانە وەکو ئێوە ئاماژەتان پێدا و بڵاو کرایەوە بە پێی زانیاریەکانی بڵین ئاسایشی هەولێر و لایەنە پەیوەندیدارەکان تەمەنیان لە نێوان 16 بۆ 18 ساڵدایە. ئایا پێشتر سەرقاڵی ژیانی خۆیان بوون لەگەڵ ماڵی خۆیان و لە خوێندنی خۆیان لە ئامادەی بوون یاخود با بە شێوەیەکتر پرسیارەکەم بکەم پێشینەی کردەوەی لەم شێوەیە یاخود شتێک کەمتریان هەبووە؟ ئەوانە ئەو کەسانە پێشتر پێشینەی تیرۆر و کاری تیرۆریان لای ئێمە کە دەستگیر کرا من نەخێنیان بووە ئێمە خۆمان زانیاریمان لەسەریان نەبووە. ئەوانە بەڕهاچوی مزگەوتەکانیان کردیا و هەروەکو نەخێت دەستگیر نەکراون لامان ئەوانە هەر لە دوای ئەوەی هێشتانەکە کە هێشتان مابوون لە ناو بارەگای پارێزگادا بوون ئێمە دەستمان کرد بە کۆکردنەوەی زانیاری لەسەریان و هەرو کاتە ئەلانمان کرد کەلامان ناسرایە کە لە ژوورەوە بوون دەمانزانی ناوی هەریەشان چیە و چێنە ئەوانە
ئەوانە بە شێوەشی چڕ و پڕ هادوچووی هەندێک مزگەوتیان کردووە و هەروەکو ئەوانەی پێشوو ئەوانەی پێشوو کە هەردەستان بەکاری تیرروسی لامەندە جیران ئەوانش بە هەمان شێوە پێشینی ئەویان هەبووە کە بە شێوەشی چڕ و پڕ بە بەرنامەدارەژاو لە خاچی مزگەوتەکانیان کردووە لەوێوە ڕەنگە لەلایەن هەندێک کەس کە خۆیان ناو هەندێک عەزبی سیاسی ڕەنگە عشاردا بێتن لەو مزگەوتانەدا تەنزیم دەکرێن و بەرەو فکری تونڕەوی و ئەوانە دەیان بن ئەگەرنا ئەوانە تەمەنەکانیان هێشتا هەرزەکارن هێشتا نەگەیشتنە تەمەنێک کە قرار لەسەر دوا ڕۆژی خۆی بداتن قرار لەسەر ژیانی خۆی بداتن ڕەنگە بە چەند کەلیمەیەک و بە چەند شتێک بتوان ئاراستیان بگۆڕن ئێمە لە لەی کۆڵنەوەکاندا بە شێوەیەکی چڕ و پڕ لە دوو ئەو کەسانەینا کە ئاراستیان کردوون وایان لێکردوون کە بەو ئاراستە خراپەدا بڕۆن کە بێن بەخۆیان لە وڵاتی خۆیان هەرگەڕێنەوە و یا هەستن بە هێرشکردن بەسەر دەستگایەکی وەکو پارێزگای هەولێر. باشە دکتۆر تارق ئەمانە پێشتر لەکوێ ئەم ڕاهێنان و مەشقانەیان پێکراوە کە بەو شێوە با بڵین بەو شارەزاییە بتوانن چەک بەکار بێن و بتوانن بدەن بەسەر جێگەیەکی هەستیاردا و بەبێ ئەوەی بترسن کۆنتترۆڵی بکەن. ئێمە هەتا ئێستاکە لە مەرحەلەی لێکۆڵنەوە داینە و ئەکید پاش چەند ڕۆژی تر نەتائیزمان دەبیتن کە ئەو کەسانە چێ ئاراستی کردوون لە چێ تەدریبیان پێکراوە چێ بەیعەتی لێوەرگرتوون و چۆن هاتینە ئەو کاریان پێ ئەنجام داون. ئێستا لە مەرحەلەی لێکۆڵنەوە دانەزاری نەتائیزەکانمان هێشتانەکە نەگەیشتە ئەو مەرحەلەیە کە ئەعلانی بکەین بەڵام لە ئاندەیەکی نزیکدا ئاگاداری هەموو ڕایگشتی و جەماوەری هەرێمی کوردستان دەکەینەوە کە ئەو کار بەس شێوەی ڕووداوە. هیچ کەم تەرخەمیەک هەبووە لە ئەدا و جێبەجێکردنی واجب و ئەرکەکان لەلایەن ئەو کەسانەی کە بە شێوێک لە شێوەکان پاسەوانی بینای پارێزگایان کردووە؟ ئەمن هیچ کەم تەرخەمیەک نابینم لەبەرەوەی هەروەکو باسم کرد پارێزگای هەولێر وەکو دائیرەیەکی مەدەنی پێویست دەکە هەر خاڵێکی پاسەوانی هەبێت ناکرێتن هەمووی بە پاسەوان و بە عسکەر یعنی لێ تەوزیع بکرێت لەبەرەوەی دائیرەیەکی مەدەنیە نەک عسکەری و شوێنەکەشی کە ناوەندی شار هەموو کەسێک دەتوانێتن بەلای عرەسەکاندا بڕۆ خۆی نزیکاتەوە لە عرەس نەک شوێنێک سەربازی بدور بە درۆ کەسی بەلای دابچی حەزەری خۆی لێ بکە. واروها پاسەوانی تر هەبن لە پشتەوە بەڵام ئەوانە بە زۆر بە سەریعی ڕادەکەن بۆ ژوورەوە و پاسەوانی تر هەبوون لەو بەری بەرامبەر قایم قەمە تەقیان لێ دەکەن و لە گەوانیش دەکەنە شەڕ و پاشتر ڕادەکەن بۆ ناو بارەگای پارێزگا ئەو لەلایەن ئەوەوە واروها لە هەڵمەتەکەی ڕوبەڕووبوونیان و کە چوونە ناو بارەگای پارێزگا بەڕاستی بە پێی ئەو ئەزمونەی خۆم هەیتم لە بواری ئەمنیدا هەڵمەتێکی زۆر نیزامی بوو زۆر پرۆفیشناڵانە بوو کە تواندرا لە ماوەی چەند سەعاتێک ئەو دائیرەیە گەورەیە دائیرەی پارێزگای هەولێر دائیرەیەکی گەورەیە و سێ کەسیش بچیت ناو بینایە گەورەیەدا زارێ شوێنەکان پێ تهدید ناکرێت توانیمان لە ماوەیەکی قیاسیدا شوێنەکان تهدید بکرێن و لە سەعاتی یەکەمدا توانیمان 180 پارێزگای هەولێر بارگای پارێزگای هەولێر کۆنتترۆل بکرێتن تەنها 120 مابوو ئەوەش لە سەعادەکانی دواییدا توانیمان سەبر بۆیان شوێنەکەیان گسە بکەینەوە هەتا لە زاویەیەکدا عەسر بوون و بە شێوەی عەرف ئێڵ لە دوولاوە هێرشیان کراسەر لەنایەن ئەو تیمانێکە ڕاهێنراون بۆ ئەو مەبەستە کە بە شێوەیەشی زۆر پرۆفیشناڵانە توانیان بگەنە سەریان و ئێمە دەرفەتمان پێدان بۆ خۆ تەسلیمکردن بەڕاستی عەزمان نەدەکرد بکوژرێن دەماویست بە زندیتی بیانگرین یعنی بەڵام ئەوان ڕوومانیان لابوو ڕوومانیان هەڵدا و شەڕەکەیان وا دەکرد بە ناچاری ئەوە ئەو ڕوومانە و نارنجۆکانی بەکاریان هێناوە هی خۆیان بوونیان لە ناو پارێزگا لە پاسەوانەکانەوە دەستیان کەوتووە.
ئەوانە هی خۆیان بوون لەبەر ئەوەی پاسەوانەکانی پارێزگا کەس نارنجۆک و ڕوومانە بەکار ناهێنێ و لێ نییە ئەوانە کە لە گرتە ڤیددیوەکان دەردەکەوێت ئەو کاتێک کە دێنە ناو پارێزگا گیرفانەکانی شەرواریان پڕە لە ڕوومانە و هەمان کە دەگەنە ئەوە زار کە دەسن بۆ پارێزگا زۆرە زلێکیان لەبەرە بەڵام پاشتر لە ناو پارێزگا کە ئێمە لاشەکانمان دیتن بە کوژراوی ئەو کاتە زۆرە زلێش تریان لەبەر بوو یعنی لەژێر ئەو زلانێک کە لەبەریان کرد لەبنەوە زلێشی تکە هەبوو کە تایبەتە بە ڕێکخراوی تیرۆریستی داعش. باشە گەر بکرێت وەڵامی ئەم پرسیارەم بدەیتەوە ئەکرێ بڵین لە هەرێمی کوردستان شانەی نووسوی داعش هەیە؟ ئێمە تەوەقع دەکەین شانەی نووسوی داعش هەبێ داعش پێش ئەوەی کە ڕێکخراوێکی چەکدار بێ داعش فکرەیەک بووە وەکو بیرۆکە ئێستا ڕاستە ئێستا شوێنیان لەدەست نەماوە شارەکانی مووسڵ و ڕەمادی سڵاحەدیان لێوەرگیراوە لە عێراق و لا بەس فکرەکە فکرەی داعش هەرماوە لە زۆر مناسەبەدا باسم کردیا بە تایبەتی ئەو شوێنانەی ئەو شوێنانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان کە تاکو لەدەست هێزی پێشبەرگەی کوردستاندا بوو ئەو شوێنانە بە باشترین شێوە پارێزراو بوو ئێستا لە پاشەوەی کە هێزی پێشبەرگەی کوردستان دێنەماوە ئەو شوێنانە بوونە بە مۆڵگەیەک بۆ جارێکە خۆڕی خستنەوەی داعش خۆتەنزیمکردنەوەی داعش و ئێمە هەرچەندە لە ڕووی سەربازیەوە ساترما هەیە بەرامبەر ئەو شوێنانە کە پارێزگاری لە هەرێمی کوردستان دەکات و هەروەها لە ناو شارەکان دەواازەکانمان زۆر بە باشی پاراستووە و حیزامی ئەمنیمان هەیە لە دەورەی شاری هەولێر و شارەکانی تر ناتوان بە ئاسانی دزە بکەن بەڵام وەکو فکرا ڕەنگە بتوانن لێرە و لەوێ چەند کەسێک بۆ خۆیان تەنزیم بکەن و ئەو کەسانش هەستن بە هەڵخەڵەتاندنی ئەو زۆرە گەنجانە لەو تەمانانەدا کە بە ئاسانتر دەتوانن هەریا خەڵەتێن و بە ئەوان پێپشاندن کە ئەگەر بکوژرێن بۆ شوێ دەسلوسیان بەسەردێ ئەو کاتە ئەوانەیە تارێک هەست ناکەن کاتی ئەوە هاتووە کە هەر شانەیەک هەر کەسێک هەر تێرۆریستێک یعنی کە دەستگیر ئەکرێت لەلایەن دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە لە ڕاگەیاندنەکانەوە پیچ نەبێ باز بکرێت بۆی هاوڵاتیان هۆشیار بن بۆی هاوڵاتیان بزانن کە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئارامیەکی تایە بەراورد بە شارەکانی دیکەی عێراق هەمیشە بە ئامانج کراوە بۆ ئەوەی هاوڵاتیانیش بەرچاویان ڕوونتر بێت و وریاتر و بە ئاگاتر بن. ئێمە بەڕاستی تاکو ئێستا تەنها کاتێک کە حادیسەیەک ڕوویدا بێتن لێ دوانمان هەبووە و ڕاگەیاندنمان هەبووە و لەسەر کار و چالاکیەکانی خۆمان لەسەر ئەو هەموو مەحاوەلەیە کە کراوە بۆ تێکدانی ڕەوشی ئەمنی بە تایبەتی لە شاری هەولێر و لەسەر ئەو کەسانەی کە تێوەگلاون بە پەیوەندیکردن بە ڕێکخراوی تیرۆریستی داعش ئێمە لێ دوانمان نەبووە. ئەوەش ئەوەی جەنابەت باسی دەکەی لە ڕوویەکەوە ئاگادارکردنەوەی خەڵک لە کارەکان باشە بەڵام لە ڕووی دکەوە لە ڕووی سایکۆلۆژی و ئەوانەوە ڕەنگە تەسیری خراپی هەبیتن ئەمە هەر بۆ ئەوەیە ئەگەنا ئێمە هەمومان دەزانین چاردەورمان تەندراوە بە دوژمن داعش دژمنێکی هەموو دنیای دکتۆر بۆ وەڵامدانەوەی ئەو کەسانش کە ئەڵێن ینی لە ماوەی جارێک هێرشەکرێتە سەر شوێنێکی هەرێمی کوردستان و هێزەکانی ئاساییش دوای ماوەیە کۆنتترۆلی یەکەن بێ ئاگان لەوەی کە چەندین کردەیتر پوچەڵ کراوەتەوە گەر لە ڕووە سایکۆلۆژیەکەوە و لە ڕووە دەرونیەکەوە زیانێکی هەبێ هەست ناکەن لەو ڕۆوە بە وەڵامدانەوەی و کەسانی کە پێیان وایە هەر هێرشەکرێت و یەکسەر جێگەیەک داگیرەکرێت یاخود جێگەیەک دەستی بەسەرگیرێت بەو شێوەیە نیە بەڵکو چەندین کردەوە پوچەڵەکرێتەوە تا دانەیەکیان سەر ئەگرێت. ئێمە لە ساری 2007ەوە تاکو 2010 ماوە 11 ساڵە لە شاری هەولێر تەنها ئەوە پێنجەمین کردەوەی تیرۆریستیە کە ڕوو بدە لەوانە دوو کردەوە
لە پارێزگای هەولێر بووە دوو کردەوەش لە بارەگای بەڕێوەبەرایەتی کەمان بۆ ئاسایشی هەولێر و کردەوەشی دەنزی قوسڵخانەی ئەمریکی بووە یعنی کردەوەکان کەمن بە بەراورد لەگە شارەکانی تری عراق و بەراورد لەگە پایتەختەکانی وڵاتانی دەوروبەر و هەندێک لە وڵاتانی گەورەش ئێمە ئەمە لای خۆمان بەرناممان هەبووە چۆن ڕێبگرین لە کردەوە تیرۆریستەکانی داعش وە چۆن ڕێیان لێ بگرین کە ناو شارەکان هیچیان پێ نەکرێ وە شتێکی وامان کردیە کە یعنی بە هاوڵاتانی خۆمانمان پاراستیە لەوەی کە لە ماوەی ئەوەندە ساڵەدا ژمارەیەشی زۆر کەم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەخۆی کردەوەکانی تیرۆریستی داعش شەهید بوون هەموو ژمارە هەمیان ڕەنگە نەگاتە ژمارەی ئەوەی کەسێک کردەوەی کە لە شارەکانی تری عراقدا ڕوودەداتن لە ماوەی چەند مانجێکدا هەر بۆیە ئەو استراتیزیەتە کە هەموو هەر ڕۆژێک ئێمە ئەوە بەبیر خەڵک نێنینەوە کە داعش واو تیرۆر واو ئەوە ئێمە بەڕاستی دەمانەوێت خەڵک زیاتر بیر لە خۆش گوزەرانی بکاتەوە بیر لە شتی خۆش بکاتەوە نەک بیر بکات و هەر ڕۆژانە ئەمێ بێنە سەر تەلەڤیزیۆن و برێن ئەو ڕۆکە خەلیەک ژیرا و خانەی شانێش داعش ژیرا خەڵک هەست بە دڵڕاو چێ بکە. بەڵێ دکتۆر تاریق یعنی بۆ نمونە گەرباسی سلێمانی بکەین ئەمڕۆ لە شاری سلێمانی هەمیشە یعنی ڕێوشێنی ئەمنی گیراوەتە بەر بەڵام ئەمڕۆ تند و تۆڵتر بوو لە جاران و لە هەمان ڕۆژە ناوەندی ڕاگەیاندنی ئەمنی عێراق ئاماژەی بەوە داوە لە ئۆپەراسیۆنێکی یاوبەشی نێوان ێزە عێراقیەکان و ئاسایشی سلێمانی 5 تێرۆریستی داواکرا و دەستگیر کراون مەبەستی من ئەوەیە ئێوە پەیامتان چیە بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان وەکو ئەبینرێت و هەست پێ ئەکرێت هەرێمی کوردستان بە ئامانج کراوە و ئەیانەوێت ئەو دۆخە ئەمنیە ئارامەی کە هەیە لەباری بن یاخود بە شێوەیەک لە شێوەکان کێشەی بۆ دروست بکەن. ئێمە لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی داعش هەرێمی کوردستان بە ئاماس کرا لە ساڵی 2014 ئەوە بوو داعش سەرەتا پێشڕەوی کرد بەرەو بەغدا ئەوە بوو لە قەراق شاری بەغداڕە ئیحازیان لۆ هات و ئیتجای خۆیان گۆڕی بەیان داوە سەر هەرێمی کوردستان شاری هەولێر و شاری دهۆک کە ویستیان بێنە ناو شارەکان هێرشیش تندیا کرد و ئەو کاتە بە جهودی سەرۆک بارزانی بە خۆڕاگری سەرۆک بارزانی بە خۆڕاگری هەموو گەلی کوردستان پێشبەرەی قارەمانەکان ڕۆلەکانی ئاسایش توانیمان ڕێیان لێ بگرین و حەدیان بدانین کە لەو شوێنە زیاتر نزیک نەبنەوە و توانیمان خەڵکی هەرێمی کوردستان لە شەڕی ئەوان لە کردەوە خێزەوەنەکانی ئەوان بپارێزین و هەر ئەوەش بوو لە پاش 16 ئۆکتۆبەر کە بەشێک لەو شوێنانە ئێستا کەتەوە بەردەستی حکوومەتی عراقی ئێستا هەتا ئێستا کە هەرو لە شاری کەرکوک ڕەوشی ئەمنی زۆر خراپە لە مەخمور ڕەوشی ئەمنی زۆر خراپە لە چیای خەرەسوق ئەوە چەند ڕۆژە پێش ئۆپەراسیۆن کرات کە پڕی داعش بووە لە شوێنەکانی تر تەماس لەگەڵ هێزی پێشمەرگە ئەو شوێنانی کە پێشتر ئێمەری بوو ئێستاکە زۆربەی زۆری چەکدارانی داعش لەوێ خەریکی خۆتەنزیمکردنەوەنا ئێمە لە شارەکان هەروەکو باسم کرد بەرنامەی تۆکمەمان هەیە کە ڕێگان نەدەین کە کردەوەی تیرۆریستی بکەن و ئەگەر خوانەخوازە کردوێش وەکو ئەو ڕۆژە وەشکو ئەوڕۆ دووبارە ڕوویداوە دیسانەکە ئێمە لەو پەڕی ئێستعدادداە کە هەر وەکو ئەوڕۆ بە کەمترین خەسارە لێ دەرچین ئەوەی ئەوڕۆ ڕوویدا لە بارگای پارێزگای هەولێر ئەوە بوو گرتنی سێ تیرۆریست کوشتنی سێ تیرۆریست ناوبینایەکی ئەوها ناوەندی شار کە هەر ساردەورەی هەمووی بازارە و دوکانە و گەڕەکی جێنشینە ئەوانە کە توانیمان بەبێ ئەوەی کەس زیانی پێ بگاتن ئەوانە بگرین ئەوە شتێکی ئەو پەڕی تەنزیم و پرۆفشناڵانەیە ئێمە هەوڵ دەدەین بە هەمان ئەو ئاستا ئیشی خۆمان بکەین بەڵێ باشە دکتۆر دوو پرسیارم ماوە و کەمتر لە دوو خولەکیشم ماوە گەر بە کورتی وەڵامم بیتەوە زۆر سوپاس دەکەم پرسیاری یەکەمم ئەوەیە وەڵامتان چییە بۆ ئەو کەسانەی ئەڵێن ئەمەی ڕووی داوە سیناریۆیە
ئەو کەسانە زۆر زاریت کە دائیمەن بە ئیشەکانی مەدەنێ سیناریۆ هەر یەکەم زار نییە وەزارەکانی تریش یعنی کە تۆڕێکی تیرۆریستیمان گرتیا و هاتە سەر تەلەڤیزیۆن قسەیان کردیا گوتیان ئەوە سیناریۆیە یعنی ئەگەر بە قسەکانی ئەو لایەنانەدا بچی ژیانی ما هەمووی دەبتە سیناریۆ ژیانی ما هەمووی دەبی سیناریۆ بیلایەوان نازانم سیناریۆ چۆنە سێ کەس بێن لە کامێرەکان دیارن هێرش دەکەن و پاشت دەکوژێت سیناریۆکە لەکێیە بەڵێ بەڵێ کۆتا پرسیاریشم ئەوەیە کە جەنابتان وەکو بەڕێوەبەری ئاسایشی هەولێر کۆتا پەیامتان سەبارەت بەوەی ئەمڕۆ ڕوویدا بۆ تەواوی دانیشتوانی پارێزگای هەولێر و هەموو کوردستان چییە؟ ئێمە حەز دەکەم سەرەتا سەرخۆشی لە کەسوکاری ئەو شەهیدە بکەم کە ئەو کوڕێکە ئەوڕۆ لە پارێزگای هەولێر جیان لەدەستدا و هەروەها چەند کارمەندێکی ئاسایش زۆر بە سوچی برینداربوونا بەڵام دەستخۆشیان لێ دەکەم و تەمەنای زوو ساکبوونەوەیان دەکەم بۆ دەستخۆشی لە هەموو ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر و دژەتیوەر دەکەم و لە کارمەندانی پۆلیس دەکەم ئەوەی کە هاریکاریان کرد و هاوکاریان کردین وەزارێکی تر سوپاسی هەموو هاوڵاتیان دەکەمەوە کە بۆ ئەو بەدەنگەوە هاتنەی ئەوڕۆکە کە چۆن تەشجیعی هێزەکانی ئاسایشیان دەکرد کە وەکو ڕۆڵی خۆیان تەمەشایان دەکرد تەشجیعیان دەکردن بۆ ئەوەی هەرچی زووە ئەو کارێ بەدەستیان و تەواوی بکەن دەست بەسەر شوێنەکەدا بگرنەوە و سوپاسی هەموو لایەک دەکەم. بەڵێ ئێمەش لە کوردستان 24 سوپاسی جەنابتانەکەین دکتۆر تارق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر. بەڵێ بینەرانی ئەزیز درود بۆ گیانی مام فەرحان کە ئەمڕۆ لەو کردا تێرۆریستیە شەهید بوو هیوای زوو چاکبوونەوە بۆ تەواوی بریندارەکان لەخوا داواکارین کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان و پڕ جێگیری و پڕ ئارامی و ئاسایش بێت تا بەرنمەیەکی دیکە و باسێکی ڕۆژی دیکە ڕێزی یادگار پایەق و تەواوی هاوکارانم ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێک